ڕۆژی 26 مانگی سێم ساڵ ئەنجومەنی وەزیران بڕیاریدا زەوی بەسەر خانەنشین و فەرمانبەرانی هەرێمی کوردستاندا بەش بکرێت. ئێستا وەزارەتی شارەوانی دەستی بە جێبەجێکردنی ڕێکارەکان کردووە. من لەم بارەوە زیاتر قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز مفیدە یونس مستەفا، ڕاوێژکاری یاسایی لە وەزارەتی شارەوانی کە لە هەولێرەوە لەگەڵم دەبێت. بەڕێز مفیدام کاتت باش. ئەکرێت بزانم کە مەرجەکان چییە و هەروەها ڕێکارەکانی دابەشکردنی زەوی بەسەر خانەنشین و فەرمانبەران لە هەرێمی کوردستان چۆنە؟ بله، سپاس. ئەو کاتتان باش بە خێراتنی کەناڵی 24 دەکەم. سپاس بۆ ئەلدەرفەتە. بەنسبەت مەرجەکانی دابەشکردنی زەوی بەسەر فەرمانبەران، ئەو فەرمانبەرانە دەگرێتەوە فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە بواری مەدەنی و سەربازی و هێزەکانی ئاسایشی ناوخۆ دەگرێتەوە. ئەوانەی خزمەتیان لە 8 ساڵ زیاترە و سوودمەندە بوونە لە وەرگرتنی زەوی یان خانوو یان شقە پێشتر لە حکوومەت، ئەوانە دەگرێتەوە. طبعا دابەشکردنی زەوی بەڕێگەی پڕکردنەوەی فۆرم دەبیتن. فەرمانبەران لە ڕێگەی فەرمانگەکانی خۆیانەوە فۆرم پڕ دەکەن، تیادا زانیاری لەسەر ساڵانی خزمەت و باری کەسی ئەو فەرمانبەرە و ژمارەی ئەندامانی خێزان هەموو لەوێ دیاری دەکرێت. بەپێی ئەو فۆرمەی کە پڕ دەکرێت و خاڵبەندیەکانیش دیاری کراوە لە ڕێنماییەکە، پرۆسەی دابەشکردنی زەوی بەڕێی تیر و پشک دەبێت. بە پێی خاڵبەندیەکان دابەش دەکرێت لە سنووری هەر شارەوانیەک. لیژنە پێک دەهێنرێ لە شارەوانیەکان و نوێنەری فەرمانگەکانی پەیوەنددار لە پرۆسەیەکی شەفافدا دابەشکردنەکە ئەنجام دەدرێت. بەڵێ باشە. ئێستا ڕێکارەکان بەکوێ گەیشتووە؟ لە هەنگاوی چەندەم داین؟ ئایا لیژنەکان پێک هاتوون، فۆرمەکان ئامادەن، یا تەنها ناوتۆمارکردنەکان و داتا کۆکردنەوەی داتا و ئەو بابەتانێکی پێویستە؟ بەێ، بەنسبەت هەنگاوەکان ئێستامە ڕێنمایەکە ئەوە دوونێ ناردرا لە بۆ ڕۆژنامەی وقایع کوردستان کە بڵاو کرایەوە دەکەوێتە بواری جێبەجێکردن. بەنسبەت ڕێکارەکانی تر ئەوە تاوان نووسرا و گشتاندنی بۆ کرایە بۆ هەموو سەردەم شارەوانیەکان کە زەوی ئامادە بکەن و زەویەکان لەسەر نەخشە دیاری بکەن لەگەڵ ڕووبەرەکانیان. لەو دوو ڕۆژەی کۆبوونەوەی تر ئەنجام دەرێت دووبارە لەگەڵ شارەوانیەکان داتای پێویست وەردەگیرێ لەسەر ژمارەی فەرمانبەران، هەروەها لەسەر چەند زەویان هەیە لە سنووری هەر شارەوانیەک، ڕووبەری چەند زەویان بەردەستە و ئەو زەویانە ئایا پێویستی بۆ نمونە بۆ کوژانەوە هەیە یان پێویستی بە دەستهەڵکردنی وەزارەتی دارایی هەیە. ئەوانە هەموو لە کۆبوونەوەکە باس کرایە. پێویستە شارەوانیەکان لەو دوو ڕۆژەی ئەو زانیارانە ئامادە بکەن بۆمان بنێرن و هەر کێشەیەکی یاساییشیان هەبیتن بەرز دەکرێت. ئەگەر لە دەسەڵاتی وەزارەت نەبی چارەسەر بکرێت، بەرز دەکرێت بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بۆ ئەوەی پرۆسەکە خێرا جێبەجێ بکرێت. بەڵێ، لە ڕوونکردنەوەکان و یا بڵێن ڕێنمایەکانی وەزارەتی شارەوانی داهاتووە کە ئەو فەرمانبەرانەی هەمیشەین هاوکات خانەنشینان کە خزمەتیان لە 8 ساڵ کەمتر نەبێت و پێشتر سوودمەند نەبوو بێتن ئەتوانن ئەو زەویانە وەربگرن. ئایا هیچ مەرجێکی دیکە هەیە، هیچ ئیستثنایەک دادەنرێت بۆ کەسانی دیکە گەر داوا بکەن یا فۆرم پڕ بکەنەوە بۆ وەرگرتنی زەوی؟ نەخێر، لە ڕێنمایەکە ئیستیسنای تێدا نییە. مەرجەکان هەموو دیاری کرایە. خانەنشینیش ئەوانەی لە ژیاندا ماون و لە کاتی وەزیفیدا لە کاتی ژیانی وەزیفیدا پێشتر سوودمەند نەبن بە زەوی یان شقەیە خان و ئەوانە شمول دەکاتن. واروە ئەو فەرمانبەرانەی پێشتر لەوانەیە مامەڵەی تەقانکردنی زەویان هەبوو بێ، ینی خاڵیان تەواوبی بەڵام زەوی نەبووە، ینی زەویان وەرنەگرتووە، ئەوانیش مەشمول دەبن. و فەرمانبەرانیش تەبعاً ئەوانەی لە 8 ساڵ زیاترە مەرجەکانیش دیارە کە چێ مەشمولە و ئەوانەی بۆ نمونە مەسەلەن لە دوو بنەمادانرایە شوێنی لەدایک بوون و شوێنی کارکردن. بۆ نمونە فەرمانبەرێک ئەگەر بڵێن دەوامی وەزیفی لە هەولێرە خۆی شوێنی لەدایک بوونی لە دهۆکە، ئەو فەرمانبەرە سەرپشک دەکرێت لە شوێنی لەدایک بوونی یان لە شوێنی کارکردنی زەویەکە وەربگرێت. ئەگەر لە شوێن لەدایک بوون وەرگری خاڵێکی زیاتر دێتە سەر
خاڵەکانی بۆ وەرگرتنی زەوی. باشە لە یەکێک لە پێوەرەکان ئاماژە بۆ دەکات ئەبێ باری کەسێتیە باری خێزانی و کەسێک کە فەرمانبەرە و داوای زەوی کردووە دیار بێت. ئەگەر لە بنەماڵەیەک 3 کەس 4 کەس یا زیاتر یا بڵێن ڕێژێکی زۆر کەسی فەرمانبەر هەبێت و مەرجەکانیش بیانگرێتەوە سەرجەمیان وەردەگرن؟ بەخۆی فەرمانبەر یعنی ئەگەر یەک خێزان پێک بێنن تەنها مافی وەرگرتنی یەکەچیان یەک زەوی هەیە. بۆ نمونە ئەگەر ژن و مێرد هەردووچیان فەرمانبەر بن خاڵی هەردووچیان دەخرێتە سەر یەک یەکیان زەوی وەردەگرێت. ئەگەر مەسەلەن بڵێن پیاوەکە لێ یەک ژن زیاتریشی هەبیتن بە هەمان شێوە خاڵەکانیان هەموو دەکرێتە یەک خاڵی کامەیان زیاتر بی زەویەکە بە ناوی ئەو ئەندامە تۆمار دەکری بەو شێوەیە. باشە ئەی ئەو کەسانەی کە لە پرۆژەکانی نیشتەجێبوون سوودمەند بوون ئەوانە ئەتوانن فۆرمی وەرگرتنی زەوی پڕ بکەنەوە وەکو فەرمانبەر؟ بەڵێ ئەوانی لە پرۆژەی نیشتەجێبوون کە پارەی خۆیاندایە ئەوانیش مەشمول دەبن. بەڵێ باشە ئاماژەتان بەوە کرد کە لە مەستەر پلانی سنووری شارەوانیەکان لە هەر شارەوانەیەک بەپێی ئەو پێویستی و ڕێژەی فەرمانبەران دەست دەکرێت بە جیاکردنەوەی زەویەکان. ئایا سرجەم شارەوانیەکان و ئامادەیان تێدایە سنووری ئەو شارەوانیانە و بەرفراوانە بتوانرێت شوێنی نیشتەجێبوون و زەوی بۆ فەرمانبەران دابین بکرێت؟ ئەمە بە پلان ڕێکخراوە؟ بەڵێ ئەوە حتمما شارەوانیەکان هەموو وەک یەک نییە ینی هەیە زەوی بەردەست هەیە بەس ئەو زەویە کە بەردەست هەیە لەوانەیە ینی کەمە ژمارەکەی هەشە ینی زەوی نییە و ئێستا دەبی دەست بە ڕێکارەکان بکە بۆ کوژانەوەی زەوی و پاش کوژانەوەش تەمان نەخشەی لە بۆ دادەنێ و جیاکردنەوەی لە بۆ سەنەدی لە بۆ دەردەچی. ئیجراعاتەکان بەو شێوەیە ینی هەشە مەسەلەن ماستەر پلانی پێویستی بە فراوانکردنەوە هەیە یان پێویستی بە هەموارکردنەوە هەیە هەر یەکە ینی کێشەیەکی خۆی هەیە شارەوانیەکانیش. بەڵێ بەڕێز مفید ئاماژەتان بەوە کرد کە لە ڕێگەی و فۆرمەوە کە لە ڕێگەی فەرمانگەکان بەسەر فەرمانبەراندا بەش دەکرێت دەتوانرێت داواکاری پێشکەش بکرێت. فۆرمەکان ئێستا بەردەستە کەی هەنگاوی کردەی دەست پێ دەکات؟ بەڵێ ئێستاوە ڕێنمایەکە دەرچوو پاش ئەوەی ڕێنمایەکە کە بڵاو بوو ئیتر دەست بە ڕێکارەکان دەکرێت فۆرمەکان ئامادەکرایە پێویستە فەرمانبەران هەموو لیستەکان ئامادە بکرێ و بەرز دەکرێت بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لەوێش وردبینی دەکرێت و دوایە لیستەکان دەنێرێ بۆ وەزارەتی شارەوانی وەزارەتی شارەوانی فەرمانی وزاری پێ دەردەینی و دەچێتە شارەوانیەکان لەوێش لە هەر شارەوانێک لیژنەیەک پێکدێ بە مەبەستی وردبینی ناوەکان و دەستکردن بە قورعای دابەشکردنی زەوی. بەڵێ بەڕێز مفید پرۆسەکە ئیجراعاتی دەوێت. ڕایشکاری یاسایی لە وەزارەتی شارەوانی لە هەولێرەوە لەگەڵمان بووی زۆر سوپاس.